لە دوای مانگێک ڕۆژوگرتن و وەڵامدانەوەی بانگەوازی پەروەردگار بۆ میوانداری خۆی و خۆشتن لە دەریای بەزەیی و سۆزی خوایی و پاکبوونەوە لە ژەنگ و ژاری هەڵە و تاوان، بیرکەوتنەوەی ئەژاران و نەداران و کەم دەستەکان و بەهانەوەچوونیان بەخۆی سەرکەوتنە بەسەر دەرونی سەرکەش و خواستە شەیتانیەکاندا. بۆیە لە دوای ئەم سەرکەوتنە جەژنی ڕۆژوشکاندن دێت و مرۆڤی مسلمان دەیکاتە ڕۆژی خۆشحاڵی و شادی دەربڕین. دوو جەژنی بەناوبانگی ئیسلام، ڕەمەزان و قوربان، لە دوای ئەنجامدانی دوو فەرزی گەورە دێن کە لە لای مسلمانان گرنگی تەواویان پێدەدرێت. ئەوانە دروشمی بەرزی ئاینین و ئەوەی ڕێزیان لێ بگرێت ئەوە نیشانەی پارێزگاری ڕاستەقینەیە کە دڵ و دەرونی داپۆشیوە. هەروەکو پەروەردگار دەفەرموێت: ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. ڕۆژی جەژن بۆنەیەکە بۆ ئاهەنگێڕان لەگەڵ خێزان و خزم و کەسوکار و تەواوی کۆمەڵگەدا. زیندوڕاگرتنی سەردان و بەسەرکردنەوەی چین و توێژەکان بەشێکە لە خواپەرستی ئەو ڕۆژە و نزیکبوونەوە لە پەروەردگار و زیندوڕاگرتنی ڕایەڵەی کۆمەڵایەتی و ڕاگەیشتن بە پەیوەندیەکان کە خوای گەورە و پێغەمبەری نازدار درود و سڵاوی خوای گەورەی لەسەر بێت فەرمانیان پێ کردووە. جەژن بە پێچەوانەیان دێخو نەریتی نادروستەوە کە دەیکەنە ڕۆژی ماتەمینی و سەردانی گۆڕستانەکان و زیندوکردنەوەی بیرەوەریە تاڵ و ناخۆشەکان. ئەم ڕۆژە بۆی سەرکەوتن بەسەر شەیتان و بێزکردنەوەی دەروون بە باڕۆحیەکان و باناوچوونی چین و توێژەکانی کۆمەڵگەوە خوای گەورە بە ڕۆژی خۆشی و شادی داناوە بۆ بەندەکانی و دەبێت دڵی هەمووانی تێدا خۆش بکرێت، نەک تێکدانی خۆشی و شادیەکان لە منداڵان و خێزانەکان و شار و شەقامەکان. کەواتە پێویستە لە دوای ئەنجامدانی ئەرک و سونەتە ئیمانیەکانی ئەو ڕۆژە موسڵمانان بەهێزکردنەوەی ڕایەڵە کۆمەڵایەتیەکان لە سەرووی هەموو ئەرکێکی ترەوە لە بەرچاو بگرن. هەروەکو دین جەختی لەسەر کردووەتەوە و ڕابردووی کۆمەڵگەی کوردەواری لەسەری پابەند بوون. پێویستە جەژن بکرێتە جەژنی گشت پێکاتەکانی کۆمەڵگە و هەمووان لی بەهرەمەند بن، جا هەر ئاین و بیر و باوەڕێکیانە بێت. جەژن بۆ سازدانەوە و جۆشدانەوەی ڕایەڵەی خزمەتی و پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە. بۆیە پێویستە لەم ڕۆژانەدا ئەو بنەمایە لەگەڵ هەموواندا بەرز ڕابگیرێت و بکرێتە وێزگەی یەکڕێزی و پێکەوە ژیانی برایانەی هەمووان. گەرچی لە قەیرانی خوڵقێنراوی ئابووری وڵاتەکەماندا تا ڕادەیەک توانای ئابووری چین و توێژەکان پاشەکشەی کردووە، بەڵام یەکێک لە خاڵە بەهێزەکانی کۆمەڵگەی کوردەواری بەخشندەی و میوانداری و بەهاناوەچوونی لێ قەوماوان بووە. بۆیە جێگەی شانازیە لەم مانگە پڕ لە ڕێزەدا چالاکیەکی زۆری خێرخوازی بەدی کرا و ئەو تایبەتمەندیە جوانەی کۆمەڵگەی کوردەواری پارێزرا و بە زیندویی ڕاگیرا. بەو پێیەرەمی کوردستان لە ناوچەیەکی پڕ لە قەیرانی جەنگ و ئاژاوەدا دەژی. وڵاتەکەمان ژمارەیەکی زۆر ئاوارە و پەناهێنەر ڕووی تێکردووە. بۆیە لەم کاتە ئەستیارەدا بە سەرکردنەوەی ئەو ئاوارە و هەژار و لێقەوماوانە ئەرکێکی ئیمانی و نیشتیمانیە لەسەر هەمووان کە سەردانیان بکەن و بە پێی توانایان بەسەریان بکەنەوە و شادیەکانیان لەگەڵ بەش بکەن.